مانی کە جەنابیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانی ستۆدیۆ هەشتن بەڕێز ئەمی سالار زۆر بەخێر بی سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت ئەمە لەوە دەست پێ بکەین بزانین لە کێکەوە گرفتی نەمانی دەفتەری پاسپۆرت لە سلەیمانی دەستی پێ کردووە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو کاتە گرفتی پاسپۆرت تاکو ساڵە پێش ئێستا هیچ گرفتێک نەبوو لە سەرانسەری عێراقا لەبەرەوەی تاکو ساڵە پێش ئێستا دەفتەری پاسپۆرت لە ئەڵمانیا چاپەکراو لێوە هات بۆ ئێرە عێراق چەندی بیویستایە 2 ملیۆن 5 ملیۆن پاسپۆرتی بیویستایە زۆر بەڕێکوپێکی لە ئەڵمانیا چاپەکراو هات بۆ ئێرە و بەبێ دواکەوتن و هیچ گرفتێک نەبوو و هەروەها بە بەردەوامی لە مەخزەنی پاسپۆرتی عێراقی دائما 2 ملیۆن بۆ 3 ملیۆن پاسپۆرتی لێبوو احتیاط لە کاتی پێویستە دابەشەکرا. عێراقیەکان بیریان لەوە کردەوەکەوە پێویست ناکە لە مەودوای ئێمە لە ئەڵمانیا پاسپۆرت چاپ بکەین بەڵکو هەستان بەوەی کارگەکەیان لە وڵاتی ئەڵمانیا کڕیەوە. کارگەی بەرهێنانی پاسپۆرتیان لە ئەڵمانیا کڕیەوە ساڵە پێش ئێستا و هێنایان لە فڕۆکەخانی بەغداددایە ناودایان مەزران و لەوێ دەستیان کرد بە کارکردن. بەداخەوە هەر لە ئەوڵەوە ئەم کارگەی کێشەی تیابوو کێشەی تەکنیکی کەشێک بەڕێوەبردننی ئیدارەکەی تیابوو و بە بەردەوامی ڕۆبعێک یاگەیەک لەسەر چواری بەرهەمێنانەکەی بەشی عێراقی کرد کەواتە لە سا 75 دایمە نەقسیە بوو بۆیە بە بەردەوامی لەو ڕەسیدەی کە هەبوو لە مەخزەنە لە کۆگایە بە بەردەوامی لێی سەرفەکرا ئەو 2 ملیۆن پاسپۆرتی کە هەبوو لە کۆگا وردە وردە لێی سەرفکرا و لێی سەرفکرا تاکو لە کۆگایە هیچ نەمایەوە سەفر بووەوە سەر ئەوەی کە لە کۆگایە سەفر بووەوە کارگەکەش لە هەمان کاتەوەستاوە لە هەمان کاتە ماوادەوەلەکان پێداویستی بەرهێمێنانی پاسپۆرت لە کاغەز و لە دەزوو لە فسفۆر و لە پێداویستەکانی کەیکەوە ئەو پاسپۆرتی لێ دروستەکرێت ئەوەش بە هەمان شێوە لە کۆگا نەما لە کارگەکە. پێویست بۆ عێراقیەکان بیریان لەوە بکردایەوەکەوە نەیەڵن کۆگا سفر بێتەوە و بە بەردەوامی کە نزیک بۆەوە لە ملیۆنێک یا ملیۆنێک داوای هیکیان بکردایە لە ئەڵمانیا ئامادەیان کردایە تاکو کارگەکە کەوتە سەر پێی خۆی و کارەکانی بە باشی ئەنجامدە بە بەداخەوە هەردوو لایەنەکەیشی کرد دیسان کۆگا سفر بووەوە دیسان کارگەش وەستا ئەمە هۆکارێکی گەورە بوو بۆ ئەوەی کەوا هەموو عێراقیەکان لە سەرانسەری عێراقا لە بەسڕەوە تاکو هەرێمی کوردستان تووشی کێشەی نەمانی دەفتەری پاسپۆرت بن ڕاستە ئێستا هاوڵاتیان دێن معاملەکەکەن هەموو شتێ تەواوەکەن وەڵامیش دێتەوە بەڵام لە کۆتایە ناتوان ببن بە خاوەنی دەفتەری پاسپۆرت چونکە لە سەرانسەری عێراقا دەفتەری پاسپۆرت نییە. بەڕێز ئەمی سالار ئەمە گرفتی بۆ بەدڵنیە گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە ئەوەی کە دێتە لای ئێوە باسی چییە کادان بۆ نمونە ئەو گرفتانە تا کوێ ڕۆشتن کە هاوڵاتیان بۆیان دروست بۆی کە دەفتەری پاسپۆرتەکانیان بۆ ناگەڕێتەوانێ. بەڵێ ئێمە لە وەرزی هاویندا ڕۆژانە زیاد لە 1000 هاوڵاتی سەردانمانەکەن لە وەرزستانە کاتە 300 400 500 بەپێ ڕۆژ بۆ نمونە ئەمڕۆ 470 هاوڵاتی سەردانی کردوین بەشێک لەو هاوڵاتیانە وەکو جەنابتان نەزانن لە سادەی کۆی هاوڵاتیان یا مرۆڤەکان خاوەن پێداویستی تایبەتن لەو 400 لە سادەی نزیک 40 کەسێک خاوەن پێداویستی تایبەت بووە بەشێکی کە لەو هاوڵاتیانە نەخۆشن پێویستیان بە پاسپۆرتە بەشێکی کە سەیرەکەی خوێندنیان یانێ بڕۆن بۆ دەروی وڵات بۆ خوێندن ماستەرە خوێنن دکتۆرا خوێنن زەمالەیان وەرگرتووە یانەوە درێژەی پێ بدەن بەشێکی کە سەیرەکەی ئیقامەیان هەیە لە وڵاتە هاتوون بە سەردان لێرە بەپەلە پاسپۆرتەکان سەردانی کە سوکاریشیان کەن و بگەڕێنەوە بۆ ئەوەی ئیقامەکانیان لە وڵاتان لە ئەوروپیانە بخەنە سەر پاسپۆرتەکان بە هەمان شێوە گرفتیان هەیە ئەنوە ئۆشکال گرفت ڕۆژانە تووشمانە بێت ڕۆژانە دەیان هاوڵاتی دێن بە کێشەی زۆر قوڵەوە زۆر ناڕەحەتەوە کە هەستی مرۆڤ بۆیە جوڵێت بەڵام لە کۆتاییە لە سەرانسەری عێراق ئەم کێشانە کۆبەتەوە و نەتوانراوە تا ئێستا چارەسەر بکرێت بەداخەوە تاکو چەند ڕۆژە پێش ئێستا ئێمە ئەوانەی کە ئاهاتن بۆ خاوەن پێداویستی تایبەت بوون یان نەخۆش بوون تەقری تووبیان هەبوو کەواتە دەکرێت بۆ حاڵەتە ئیستیسناکان چارەسەر هەبێت ئێوە دەتوانن یارمەتی کێ بدەن گرفتی دەتوانن کێ چارەسەر بکەن. ئێمە تاکو هەفتەی پێشوش تاکو ڕۆژی پێنجشەممەش ئەمە هاوکاری هەموو ئەو نەخۆشانە بووین ئەوانەی تەقری تووبیان هەبوو یا ئەوانەی زۆر پێویستیان هەبوو یا ئیقامەیان هەبوو لە وڵاتان یا زەمالی دراسییان وەرگرد بوو یا پتاقی سەفەریان بڕی بوو گەشتیان ئەنجامەدا ئەوانە هەموو هاوکاریان بوون بەڵام بەداخەوە وردە ئەوەش لە بەردەستی ئێمەیان نەما و کەم بۆ بەجارێک بۆیە ئێستا گرفتەکە لە سەرانسەری عێراقا منەمەوێ هەر بێنمە پێش چاوی بەڕێستان بەپێی داتاکان تاکو ئەمڕۆ نزیک ئەو هاوڵاتیانی کە لە سەرانسەری عێراقا ئێستا معاملەیان تەواو کردووە چاوەڕێی دەفتەری پاسپۆرت نییە
نزیک بۆتەوە لە 9 ملیۆن هاوڵاتی لە بەسەرەوە تا هەرێمی کوردستان تەنها لە شاری سلێمانی زیاد لە 32,000 هاوڵاتی معاملەی تەواو کردووە هیواتیان 2 مانگە هیواتیان مانگێکە تەواوی کردووە و ئەم 32,000 هاوڵاتیە چاوەڕێن ڕۆژێک بێت ببن بە خاوەنی دەفتەری پاسپۆرت بەڵام ناتوانن ببن بە خاوەنی پاسپۆرت چونکە تاکو ئێستا دەفتەرەکە باش ئەو کەسانی کە هاوکاری کراون دەفتەرەکانیان پێگەیشتووە بوون با خاوەنی دەفتەری پاسپۆرت یاخود لە ڕێگەی دیکە و هاوکاری کراون بەڵێ ئەوانە بە بەردەوامی دێن سەردانی بەڕێوەبەرەکەن و دۆکۆمنتەکانیان پێ دۆکۆمنتەکان پیشانەدەن و قەنەعەتمان پێێنن بۆ ئەوەی بیانکەین بە خاوەنی پاسپۆرت بەڵام بەداخەوە ئێستا ئەوەش نەماوە بۆ لەبەر ئەوەی ئێمە هەفتەی پێش و تەبلیغ کراینکەوە بچین سەردانی بەغدا بکەین و دایرەکانی پاسپۆرت دوێنێ ڕۆژی یەکشەممە هەموو لە بەغدا ئامادە بوون بۆ ئەوەی دەفتەر وەرگرن لە کۆتاییە هیچ دایرەیەک لە سەرانسەری عێراقا نەیتوانی یەک دەفتەر وەرگێ لەبەر ئەوەی کۆگای سەرەکی لە بەغداد هیچ دەفتەرێکی پاسپۆرتی تیانە بوو هەموو گەڕاینەوە بەبێەوە هیچ دەفتەرێکمان دەستکەوێت. بە پێی و زانیاریانی کە لای تۆیە پێشبینێکی هەتاکی ئەم گرفتە بەردەوامی هەبێت هەتاکی بەڕێوەبەرایەتەکان لە تاوی پارێزگاکاندا بێ دەفتەری پاسپۆرت بمێننەوە. بەڵێ خۆی خەلەلەکە کێشەکە لەوە دروست بووە ئیدارەدانی مرۆڤ ئەگەر نتوانێت ئیداری ماڵێکی بچووک ماڵی خۆی بدات بێگومان ماڵەکەی کێشەی تێکەوێت سەرڕایەوەی کەوا ئیدارەدانی کارێکی وا گەورە ئاسان نییە بۆیە خەلەلەکە کێشەکە لە ئیدارەدانی ئەو پرۆسەیە بۆ لە عێراقا و ئێستا نزیک 2 مانگە لە سەرانسەری عێراقا کێشەی نەبوونی دەفتەری پاسپۆرتەیە بە بۆ چوونی من ئەمە ئاخایەنێت ئەگەر هاتوو مانگێکە 15 ڕۆژی کەش ئەم کارگەیە بکەوێتە سەرکار ئەم کارگەیە ناتوانێت بەرهەمی پێویست بەدەست بێنە کەم بەرهەم دێنێت و ئەو ڕێژەی داواکاری هەر بەرزە بێتەوە ئێستا نزیک 9 ملیۆن بۆتەوە مانگکار بێ بە 600,000 هاوڵاتی من بۆ خۆم پێشنیارێکم هەیە بە حکوومەتی عێراقی و لە زۆر شوێنش باسم کردووە چ لە وەسایلی ڕاگەاندنەکان چ بە نووسراوە ئاگادارمان کردوونەتەوە پێشنیارەکە ئەوەیەکەوە لە ئێستای حکوومەتی عێراقی پێویستە داوا لە وڵاتی ئەڵمانیا بکات نزیک ملیۆن تا 2 ملیۆن پاسپۆرت چاپ کرێ لە ئەڵمانیا و بێت بۆ عێراق و لێرە دابش کرێ بەسەر ئەو هاوڵاتیانەیە لەبەر ئەوەی تاکو ئەم کارگەیە ئەکەوێتە سەرکار وردە کێشەکانی چارەسەر بێت چونکە کێشەی ئەم کارگەیە لە ماوەی 11 مانگی ڕابردووە یا ساڵی ڕابردووە هەر کێشەی هەبوو و چارەسەر نەبوو نەیتوانیەوە پێداویستیەکانی دانیشتوانی عێراق چارەسەر بکە بۆیە بێگومان چەند مانگی داهاتوش ئەگەر بەرهەمیش بێنە بەرهەمێکی کەم دێنێت و ناتوانێت وا بە خێرایی چارەسەری کات تەنها چارەسەر لە بەردەم عێراقا داواکردنە لە وڵاتی ئەڵمانیا لە ملیۆن بۆ 2 ملیۆن پاسپۆرت وەرگێت و دوای ئەوەش کارگەکە وردە کارەکانی ئەنجام بدات. باشە بەڕێزامی سالار ئەم کارگەی کە تۆ باسێکە هەتا ئێستا هیچ دەفتەرێکی بەرهەم نەهێناوە ئەگەر بنمونە لەمە و دوا دەست بکات بە بەرهەمێنانی دەفتەری پاسپۆرت یەکەم کاری دەبێت دواتۆ پێشنیازێکی لەو شێوەیە دەکەیت؟ بەڵێ ئەم کارگەیە بەرهەمی هێناوە بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین لە عێراقدا هەموو ڕۆژێک زیاد لە 10,000 پاسپۆرت سەرفەکرێت 10,000 پاسپۆرت لەم وەرزەیە لە وەرزی هاوینە ئەچێتە 15,000 پاسپۆرت لە هەموو ڕۆژەکە پێویستە بدرێ بە عێراقیەکان و ئەم کارگەیە ناتوانێت ڕۆژانە 10,000 تا 15,000 پاسپۆرت بەرهەم بێنێ لەوانەیە ڕۆژانە 2,000 پاسپۆرت یا 3,000 پاسپۆرت بەرهەم بێنێ بۆ ئەو بڕێکە ئەمێنێتەوە ئەم کارگەیە ناتوانێت دایپۆشێ و سەر ڕایەوەیکەوە 9 ملیۆن ریزی کردووە کەوا پێویستی بە بەردەوامی پاسپۆرتەیە ئەمە سەر ڕایەوەی کە وەرزی بەهار بەڕێوەیە گەشتەکان زیادەکە وەرزی هاوین بەڕێوەیە گەشتەکان زیادەکە بۆیە پێویستە عێراق ناچار بێ بۆ کارە و ئەم کارش وەزیری ناوخۆی عێراقی زۆر بە جدی متابعەیەکە بۆ خۆی 2 جا چووە سەردانی کارگەکەی کردووە لە بەغدا 2 جا چووە سەردانی دایرەی پاسپۆرتی کردووە لە بەغدا و لەگەڵ تیمەکانی ئەوەیە کۆبوونەوەی کردووە بۆ ئەوی هەوڵێک بدرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە سەرڕای ئەوەی فشارێکی زۆر لەیان پەرلەمانتار و مەجلیسی وزەرای عێراقی هەیە بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە. باشە عێراق یەکەم جارە ئەزموونی گرفتێکی ئاوایی دەکات خود لە ڕابردووشدا تووشی ئەم گرفتە بووە؟ نەخێر ئەمە یەکەم جارە کێشەی وا گەورە هەبووە لە عێراقا بە بەردەوامی کۆگای سەرەکی لە بەغداد 1.5 ملیۆن 2 ملیۆن 3 ملیۆن پاسپۆرتی تیا بووە و ئێمە جاریوە هەبووە چوینە 100,000 پاسپۆرت 150,000 پاسپۆرتمان بە یەک جا هێناوە لە بەغدا بۆ سلێمانی بەشی ساڵێکمان هێناوە بەڵام ئێستا کە ئەچن بۆ بەغدا سەیرەکەی 100 پاسپۆرت هێنن 200 پاسپۆرت هێنن 200 پاسپۆرت بەشی نیوتانی وەڕۆی سلێمانی ناکات دەبەشی 2 سەعاتێکات من ڕۆژانە 300-400 پاسپۆرتم پێویستە بۆی بیدەم بە هاوڵاتیان لە وەرزی هاوینە ڕۆژی وا بووە 700 پاسپۆرت 1000 پاسپۆرتم بەرهەمهێناوە ڕۆژی وا بووە شەو تیمەکانم نەچوونەتەوە تا بەیانی سعات 2 شەو 3 شەو کاریان کردووە 1500 پاسپۆرتیان بەرهەمهێناوە لە شەو ڕۆژێکە بۆیە
ئەو ڕێژەی کەوا بەغداد بەرهەمێنە لە داهات و شادەرەقەیەوە نایە بۆیە پێویستە لەسەر عێراق لەگەڵ ئەڵمانیا داوا بکات کەوا گرێبەستێکی نوێ ئەنجامدا. باشە بەڕێزامی سالار بە دەرفەتی زانام جەنابتان کە لێرن لا دەستپێکی ساڵی نوێدا و بۆ کارەکانی ئەم ساڵتان هیچ گۆڕانکاریێکتان لا بەڕێوەبەرەی پاسپۆرتی سلێمانی کردووە هیچ گۆڕانکاریێکی لە کاروبارەکانتاندا؟ تاکو ئێستانە وەکو ساڵی ڕابردووە بۆ وەکو گۆڕانکاری نیە لەبەر ئەوەی ئێستا بڕیار بوو ساڵی ڕابردوو لە مانگی 9 2022 پاسپۆرتی ئەلکترۆنی بەرهەم بێ بەڵام ئەوە بوو دواکەوت بۆ مانگی 12 وتیان مانگی یەک ئێستا لەن مانگی سێ هەر چۆنێک بێ پاسپۆرتی ئەلکترۆنی هەنگاوی زۆر باشی ناوە بەڕێوەیە ئەوە بڕیارە نزیگنی و میلیۆن پاسپۆرتی ئەلکترۆنی لە وڵاتیشی ئەوروپی بەرهەم بێت و بێت دابش کرێت و سلێمانی بە نووسراوێکی فەرمی داوامان لە بەغدا کردووە لە مەرحەلی یەکەمی لە پۆلێنی یەکەمی ئەو شارانە بێتکەوە بە پاسپۆرتی ئەلکترۆنی بەرهەم دێنرێ چونکە پاسپۆرتی ئەلکترۆنی پێکەوە دانابەزێ بۆ هەموو شارەکانی عێراق هەر نۆزە پارێزگاکە بەڵکو بۆ چەند شارێک دیاریەکرێت لە پێشا و سلێمانی داوامان کردووە لە پێشەنگی ئەو شارانە بێکەوە پێویستە پاسپۆرتی ئەلکترۆنی لە بەرنامجی یەکەما بێت دوای ئەوە شارەکانی کە دێتەکایەوە دوای ئەوەش لە مەرحەلەی سێمە قەزا و ناحەکانی کە دێتەکایەوە بۆیە چاوەڕێی ئەوەی کەەوە پاسپۆرتی ئەلکترۆنی لە داهاتوێکی نزیکا بێتەکایەوە بەڵام کێشە گەورەکە ئێستا لە پاسپۆرتی ئاساییە پاسپۆرتی نۆرماڵکەوە ژمارەیەکی زۆر لە خەڵک تا وڵاتیان چاوەڕێن. من هەر لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە داواکارم لە هاوڵاتیان ئەم دەنگ و باسانە نەبێتە هۆی هۆکاری ئەوەی کەوا نێن بۆ ئەوەی داوای پاسپۆرت بکەن نه من داواکەم لە هاوڵاتیان بە بەردەوامی ڕۆژانە بێن داوای پاسپۆرتکەن فایل دروستکەن تاکو و معاملەکانیان دێتە ئەو ژوورەی کەوا پێویستە پاسپۆرتی لێ چاپکرێت و جیهازی چاپی پاسپۆرتی لێت کە پاسپۆرتی خامیا بەتاڵ گەیشتە لامان زۆر بە ئاسانیەتانی بیان کەی بە خاوەنی پاسپۆرت لەبەرەوەی هەر کەسێک لە ئاستی خۆی لە ماڵەوە چاوەڕێی کردکەی پاسپۆرت هات ئەو کاتە سیرەکەی لۆدێکی زۆر کۆبەتەوە لە یەک ناکاوە کە ئەبیسترێ لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەل پاسپۆرت هاتووە ئەو کاتە چەند هزار هاوڵەتێک پێکەوە دێن و قەڵەباڵغی و ناڕەحەتیەک بۆ مناڵان بۆ ژنان بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دروستە بێ بۆیە داوا لە هەموو ئەو بەڕێزانەکەم لە ئێستایا بێن ئەمڕۆ 470 هاوڵاتی هاتووە خزمەتی هەمویانمان کردووە هەمووی هاتووەتە ژووری پاسپۆرت چاوەڕێی دەفتەرن ئەوەکانی کەش بە هەمان شێوە بێن بۆ ئەوەی تووشی لۆد و ناڕەحەتی نەبن بۆیە باشترین فرسەتە ڕۆژانە بێن سەردانمانکەن تا خزمەتیان کەین وە لە داهاتوویەکی نزیکا ئینشەڵا ئەو کێشەیە چارەسەر بێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئەمێک سالار عەبدوڵڵا بەڕێبەری پاسپۆرتی سلێمانی کە جەنابیان ڕاستەوخۆ میوانی ستۆدیۆ هەژن سوپاس بۆ تەواوی